بڕیارە سبەی جارێکی دیکە خۆپشاندانی مامۆستانی وانەبێژ لە سلێمانی دەست پێ بکاتەوە. داواکاری سەرەکی مامۆستانی وانەبێژ لێکردنەوەی پاشگیری وانەبێژی و ئەو وشەی وەزارەتی دارایی دایناوە وەکو خەرجی حیساب بۆ موچەکانیان کراوە ئەویش لێ بکرێتەوە. پێشتریش ترسێکمان لەوە هەبووە لەبەرەوەی کە نووسراوە خەرجیەکانی مامۆستایانی وانەبێژ و ئەگەر ئێمە بزانین خەرجی لەگەڵ نەسری فەرمانگەکانە ئەدرێ وەرمونە زۆپایەک لە شوێنێک دەشکێ شتێک چاک دەکرێتەوە فەرمانگەیەک پێویستی بەبڕە پارێشی دیاریکراوی مانگانەیان ساڵانەی خۆی هەیە بەم شێوازە حسابی مامۆستای وانەبێژ کراوە. لە ڕاستیە ئێمە سبەینێ ڕۆژی سێشەممە لە کەناڵەکەی جەنابیشتانەوە کاتژمێر دەونی و هەڵوێستی خۆمان ڕادەگەێنین و ئەبێ ئەم جیاوازیە کۆتایی پێ بهێنرێ. مامۆستانی وانەبێژ لە کۆتایی ساڵی 2021 ماوەی مانگی خۆپشاندان و ناڕەزایەتیان ئەنجامدا دواتر بڕیاردرا بە سەرفکردنی دەرماڵە و موچەکانیان بەڵام جارێکی دیکە گرفت بۆ موچەکانیان دروست کرایەوە. وەزارەتی دارایی شایستە داراییەکانی ئەوانی لە چوارچێوەی خەرجی هەژمار کردووە و جیای کردوێتەوە لە موچەی فەرمانبەران. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت پاساوەکەی وەزارەتی دارایی نەیاسایی و نەشەرعیە. تەنها نەشەرعی نایاسایە تەنها پاساویان ئەوە بووە لە بانکەکانە ئێمە لێرەدا هیچ بڕەپارەیەک ماسەبارەت بەوان بە ناوی خەرجی یا بە ناوی نەسری یا بە ناوی سولفە لەلانیە تەنها موچەی فەرمانبەران و بۆ نمونە مامۆستایان نەبێ ئەو خەرجیەی کە ناوی خەرجی ناوی سولفەیە بە هیچ شێوەیەک و بڕەپارەی لە بانکەکان نابوونی نێکامە پاساوێکی بەڕاستی بێبنەما و بە هیچ شێوەیەک ناگاتاوەی کە مامۆستانی وانەبێژ بگەنێتە قەناعات و کۆڵ بدن لە مافەکانی خۆیان بۆیە ئەوان چەند ڕۆژێکە یاداشت بە پەیوەندی تەلەفۆنی بەسەردان ئێمەیان ئاگادار کردەوە خۆیان لەگەڵ لایانی پەیوەندیدارە بە بەردەوامی لەسەر خەدون بەڵام وەڵامێکی دڵخۆشکاریان وەرنەگرێت پێ دەچێتە ئەوا بڕا حکومەت بێباک بێ بەرامبەر بە چارەنووسی مامۆستانی وانەبێژ دووبارە هۆڵەکانی خوێن جێبێڵن و بڕشێنەوە سەر شەقامە. خۆپشاندانی ئەم جارەی مامۆستانی وانەبێژ لە بەردەم بانکی هەرێم دەبێت لە سلێمانی. مامۆستانی وانەبێژ دەڵێن داواکاری ئەم جارەی ئەوان لای پەروەردە نییە و وەزارەتی دارایی لێ بێرپرسە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکەن سبەی بڕیار دەدەن لە بایکۆتکردنی دووبارەی نێوهۆڵەکانی خوێندن. ڕامیا ڕسمان کەناڵی پێیام سلێمانی.